دیارە بەشی بەڵگە و تاوان یەکێکە لە بەشە لە سەرەکیەکانی ئیشوکاری پۆلیسی و بە تایبەت لە دۆزینەوەی تاوان و لێکۆڵینەوە لە تاوانەکان. پێشتر ئەم بەشە لە هەیکەلی تەنزیمیا هەبووە بەڵام ئەکتیڤ نەکرابوو، کارا نەکرابوو بەهۆی ئەوەی کەم و کورتی لە بەشەکەیە هەبوو، کەرەستەی تایبەتمان نەبوو و بەهۆی قەیرانی داراییەوە لە سێ ساڵی ڕابردووە کردنەوەی ئەم بەشە دواکەوت. بەڕۆڵی بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی گەرمیان و بە دواداچوونی بۆ ئەو بەشە و بە هاوکاری ئیدارەی گەرمیان توانیمان کەرەستەی تایبەت و بۆ بەشەکە دابین بکەین و بەشەکە ئەکتیڤ بکەینەوە و کارایکەینەوە. دیارە بەڵگە و تاوان یەکێکە لە بەشە لە سەرەکیەکان و گرنگەکانی ئیشوکاری پۆلیس. پێشتر ئێمە هەر ئیشێکی بەڕێوەبەراتی پۆلیس گەرمیانمان هەبوایە بەو بە بەڵگە و تاوان دەبوایە نووسراومان بکردا بۆ بەڵگە و تاوانی سلێمانی یاخو بەڵگە و تاوانی هەولێر لەوێ ئیشەکانمان ڕایل بکرایە. ئەمیش وایە کرد لە کەیسەکانە تاخیرە بوو یان ئەو کەسانی کە ئاهاتن بۆ پەنجەمۆر دەبوا بڕۆن بۆ سلێمانی تاخیر دەبوون و عەزیەتیان دەکێشا و بۆیە ئەم بەشە گرنگی زۆری هەیە. یەک لە بواری تاوانە ئێمە تیمی تایبەتمانێ ئێستا هەر کاتێ تاوانێ بێشتێ بێ ڕاستەخۆ دەشتە سەر تاوانەکە و شانۆی تاوان لەوێ پشکنین بۆ شوێنی تاوانەکە دەکەن و بەڵگە و دلیلەکان لە شوێنی تاوان کۆ دەکەن و ئەمە دواتر بۆ بواری لە کۆڵینەوە سوودی زۆرە بێ.